خوشک و گرایانی بەڕێز بە خەم و پژارەیەکی زۆرەوە هەواڵی کوچی دوایی سەرۆک مام جەلالمان پێگەیشت. لەم ڕۆژە خەمناکەدا پرسە و سەرەخۆشی خۆم ئاراستەی خانەوادەی تاالبانی و بە تایبەتی هێروخان و کاک بافڵ و کاک قوبا دەکەم و بە دڵ هاوبەشی خەمیانین. لە دەستدانی سەرکردەیەکی وەکو مام جەلال زیانێکی گەورەیە بوو گەلەکەمان و بە ئاسانی پڕ ناکرێتەوە. هەروەها سەرەخۆشی لە خۆمان و لە گەلی کوردستان داواکارم لە خوای گەورە گیانی برای بەڕێز مام جەلال بە بەهەشتی بەرین شاد بکات. ئێستاش باشترین وەفا بۆ گیانی برای بەڕێز مام جەلال و گیانی هەموو شەهیدانی ڕێگەی ڕزگاری گەلەکەمان ئەوەیە کە یەک ڕێزیمان پتەوتر و بەهێزتری بکەین و هەر بەوەش ئێمە ئەتوانین بگەینە ئەو ئامانجە پیرۆزەی کە سەرکردەکانمان و هەزارەها شەهیدان گیانیان بەخت کرد لە پێناویدا. كل نفس ذائقة الموت و هەر بەم بوونە خەمناکەوە یەک هەفتە ماتەمینی گشتی ڕادەگەینین.